سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی دانیشتوانی سەلاسی باوەجانی لە ئاسفراپی ڕێگەڵبان، برینداربوونی 3 کۆڵبەر لە سنووری بانا، کوژران و برینداربوونی 7 کەس لە هێرشی ئاسمانی تورکیا بۆ سەر قامیشلوو، ناڕزایەتی بەرینی هاوڵاتیان لە ئاس هەبوونی حجابان لە مترۆ، مانگرتنی کرێکارانی کارخانەی ڕۆنی ئۆیلا لە تاکستان، لە سەدارەزانی میلاد زەهروەند لە زیندانی هەمەدان و خۆپیشاندانی خەڵکی ئیتالیا دژ بە چوونەسەرەوەی ئاماری ژنگژی. درێژە هەواڵەکان. ناڕزایەتی دانیشتوانی سەلاسی باوەجانی لە ئاسخراپی ڕێگەڵبان. ڕۆژی پێنجشەممە 2 مانگی سەرماوەز دانیشتوانی شاری سەلاسی باوەجانی لە ئاسخراپی ڕێگەڵبان ناڕزایەتیان دەربڕی. بەوتە هاوڵاتیان جادە نێوان سەرپەڵی زەها بۆ سەلاسی باوەجانی وێڕای قەرەباڵغ بوون ساڵانێکە هیچ بایەخێکی پێ نادرێت و بووە هۆی ڕووزانی دەیان ڕووزاوی هاتووشۆ. دانیشتوانی ناوچەکە دەڵێن تا ئێستا چەند جار سەرزانی ناوەندە دەوڵەتیەکانیان کردووە بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. برینداربوونی 3 کۆڵبەر لە سنووری بانا. لە 2 ڕۆژی ڕابردوودا 3 کۆڵبەری دیکە لە سنووری بانا بە چەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار بوون. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی سێشەممە 30 خەزەڵوەری 1402 کۆڵبەرێکی خەڵکی بانا بە ناوی پەرویز قادری تەمەن 29 ساڵ بە چەقەی هێزەکانی هەنگی مەرزیە و شارە بە سەختی بریندارکرا. هەروەها شەوی چوارشەممە 1 مانگی سەرماوەز 2 کۆڵبەری دیکە بە ناوەکانی پژمان ڕەمەزانی خەڵکی بۆکان و حەسەن فەرەجی تەمەن 29 ساڵ و خەڵکی سەقز بە دەستڕێژی گولێ سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری هەنگەژاڵی بانا بە سەختی بریندار بوون. بەخشینی خەڵاتی جیهانی ڕۆژنامەوانی لەلایەن نیاز عەبدوڵڵا بە چەند کەس لەوانە ژینا ئەمینی. ڕۆژی پێنجشەممە 2 مانگی سەرماوەز نیاز عەبدوڵڵا براوەی خەڵاتی باشترین ڕۆژنامەوانی جیهان خەڵاسەکەی بە چەند کەس لەوانە ژینا ئەمینی بەخشی. بەپێ راپۆرسەکان کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەوانان کە ناوەندەکەی لە شاری نیویۆرکی ئەمریکایە خەڵاتی ئەمساڵی خۆی بەخشی بە نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەوانی کوردی خەڵکی باشووری کوردستان. ناوبراو لە کاتی بەشداری لەو مەراسمەدا خەڵاتەکەی بەخشی بە 4 هێمای ئازادیخوازی لە کوردستان کە یەکێکیان ژینا ئەمینی قوربانی سەرکوتی ڕژیم لە ساڵی 1401 بوو. ناوبراو وتارەکانی خۆی لەو مەراسمەدا بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی کۆتایی پێهێنا. کوژران و برینداربوونی 7 کەس لە هێرشی ئەسمانی تورکیا بۆ سەر قامیشلوو. ڕۆژی چوارشەممە 1 مانگی سەرماوەز ئەرچەشی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر ناوەندێکی خزمەتگوزاری لە شاری قامیشلوو لە ڕۆژاوای کوردستان و بۆ هۆیەوە 7 کەس کوژرا و بریندار بوون. بە وتەی بەرپرسانی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان ئەرچەشی تورکیا شەوی چوارشەممە لە ڕێگەی پەهبادەوە ئۆتۆمۆبیلێک و ناوەندێکی خزمەتگوزاری کردووەتە ئامانجوو بەهۆیەوە 2 کەس گیانیان لەدەستا و 5 کەسی دیکەش بریندار بوون. شاینی باسەکە هاوکار لەگەڵ ئەو هێرشە پەهبادەکانی تورکیا 2 ناوچەی دیکەشیان کردووەتە ئامانج کە بە دڵخۆشیەوە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتوێتەوە. ناڕزایەتی بەرینی هاوڵاتیان لە ئاس هەبوونی حیجابان لە مترۆ. ڕۆژی پێنجشەممە 2 مانگی سەرماوەز خەڵکی ئازادیخوازی تاران لە ئاز ئەزیەت و ئازاری حەجابکانەکانی نێو مترۆ ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان خەڵکی ئازادیخواز چەند جار لەگەڵ هێزەکانی ڕژیم و حەجابانەکان لە نێو مترۆ پارک و شوێنە گشتیەکانی تاران بەشەڕ هاتوون. جێگەی ئاماژەیەکە سەرزار وەحیدی وەزیری کشوەری کۆماری ئیسلامی ڕۆژی ڕابردوو ڕایگەیاندبوو کە حەجابانەکان لەلایەن هیچ ناوەندێکەوە مۆڵەتیان پێ نەدراوە بەڵکو وەکو هێزی بەسیژ خۆیان هەست بە بەرپرسیارەتی لە ئاز کۆمەڵگا دەکەن. مانگرتنی کرێکارانی کارخانەی ڕۆنی ئۆیلا لە تاکستان. شەوی چوارشەممە 1 مانگی سەرماوەز کرێکارانی کارخانەی ڕۆنی ئۆیلا لە تاکستان
لە هەست زۆخی خراپی پیشەوی و معیشەتی دەستیان لە کار کێشاوە و مالیان گرت. بە پێڕاپرسەکان کرێکارانی کارخانەی ڕۆنی ئۆیلا خوازیاری پێدانی حەقدەستە دۆخراوەکانیان بردنە سەرەوەی ئاستی حەقدەست، گۆڕانی دۆخی پیشەیی، زابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی زەرمانی بوون. شاینی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا خاوەن کارخانە بە بێهۆکار ڕێژەی حەقدەستی بەشێک لە کرێکارانی ئەو ناوەندەی کەم کردبوو. ڕێپێوانی ماڵدزراوانی شەرکەسەکانی ڕەزایەت خۆترۆ و تەراوەدنۆڤین لە قەزوێن. ڕۆژی پێنجشەممە دوی مانگی سەرماواز ماڵدزراوانی دوو شەرکەتی ڕەزایەت خۆدرۆ و تەراوەدنۆڤین لە ئاز بلا تەکلیفی و بایەخنەدانی بەرپرسانی ڕۆژیم بە کێشە و گرفسەکانیان خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپرسەکان ئەنجامێکی سوپای پاسداران بە ناوی محەممەد ڕەزا غەفاری چەند ساڵ لەوە پێش پارەیەکی زۆری لە خەڵک وەرگرت بوو بۆ ئەوەی ئۆتۆمۆبیلیان ڕادەست بکات سەرڕای تێپەڕبوونی چەند ساڵ بەسەر وازەکە و سکاڵای خەڵک لە ناوەندە خەزایەکان زیان لە لێتوانی ئەو دوو شەرکەتە هیچ ماشینێکیان وەرنەگرتووە، بەڵکو پارەکانیان تاڵان کراوە و هیچ ناوەندێکی قەزای و ئەمنیەتیش بایەخ بە کێشە و گرفسەکانیان نادات. مەراسمی یادکردنەوەی جەواد ڕۆزایی لە لاهیجان. ڕۆژی پێنجشەممە دوی مانگی سەرماواز مەراسمی ساڕۆژی گیانبەخت ڕۆزایی لە قوربانیانی شۆڕەشی ژینا بە بەشداری بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی لاهیجان بەڕێوەچوو. بە پێڕاپرسەکان جەواد ڕۆزایی تەمەن 25 ساڵ ڕۆژی 25 خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕەشی ژینا بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی ئەو هەمیشە زیندووە بە بەشداری بنەماڵە و خەڵکی ئازادیخوازی لاهیجان لەسەر مەزاری بەڕێوەچوو. بەشداربوونی ئەو مەراسمە دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرزکردەوە و سرودی شۆڕەشگێرانەیان خوێندەوە. لە سێزارەزانی میلاد زوهروەند لە زیندانی هەمەدان. ڕۆژی پێنجشەممە دوی مانگی سەرماواز حکمی ئاجامی میلاد زوهروەند تەمەن 20 ساڵ و خەڵکی مەلایر بە شێوەی نهێنی لە زیندانی ناوەندی هەمەدان جێبەجێکرا. میلاد زوهروەند ڕۆژی 5 مانگی خەزەڵوەر و لە ڕەوتی شۆڕەشی ژینا هاوڕێ لەگەڵ 5 کەسی دیکە بە تۆمەتی کوشتنی ئەنجامێکی سوپای پاسداران بە ناوی عەلی نەزەری دەست بەسەر و لە پەروەندەیەکی ساختەدا بە ئەعدام مەحکوم کرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە و ئازادرا و لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەری کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بەیانی پێنجشەممە پاش جێبەجێکردنی نهێنی سزای سێزارێ و بەندکراوە تەرمەکەی لەلایەن ناوەندە منەکانەوە ڕفێنراوە و بنەماڵەکەی لە ژێر گوشاردان. دووە هەواڵ خۆپیشاندانی خەڵکی ئیتالیا دژ بە چوونە سەرەوەی ئاماری ژنکوژی. ڕۆژی پێنجشەممە دوی مانگی سەرماواز هەزاران شارۆمەندی ئیتالیایی لە شارەکانی میلان و بۆلۆنیا دژ بە نەبوونی ئەمنیەت بۆ ژنان و چوونە سەرەوەی ئاماری ژنکوژی لە وڵاتە خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپرسەکان چەند ڕۆژ لەوە پێش خوێندکارێکی کەژ لە شاری بۆلۆنیا بە شێوەیەکی وەحشیانە کوژرا و بڵاوبوونەوەیەوە هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی و تووڕەی لە نێو خەڵکی ئەو وڵاتە بە دوای خۆی داهێنا. ڕۆژی پێنجشەممە هەزاران ژن و پیاو لە شارەکانی میلان و بۆلۆنیا دژ بە دیاردەی ژنکوژی ڕژانە سەر شقام و خوازیاری تەزمینی ئەمنیەت لەلایەن دەوڵەتەوە بوون. جێگەی ئاماژەیە کە بە پێی ئامارەکان لە یەک ساڵی ڕابردوودا 50 ژن لە وڵاتی ئیتالیا لەلایەن پیاوانەوە کوژراون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکران کاتی پێخۆش بۆ هەموو لایەکتان.